سڵاو هاوڕێیان، لەم ڤیدیۆ باسی چۆنێتی تەقدیمکردنی ڤیزەی گەشتیاری وڵاتی ئوسترالیاکەین بۆ ئەو کەسانەی کە حەز دەکەن خۆیان لە ماڵەوە بە لاپتۆپەکەی خۆیان تەقدیمی ڤیزەی وڵاتی ئوسترالیا بکەن. ئەتوانن سەیری ئەم ڤیدیۆ بکەن هەتا کۆتایی. اینجا با دەست پێ بکەین چونکە ئەم ڤیدیۆ زۆر دوور و درێژە، بەڵام هەوڵێم کورتی کەمەوە. هەنگاوی یەکەم لە وێبسایتی سەرەکی حکوومەتی وڵاتی ئوسترالیاوە دەست پێ یەکەین. ئەمە وێبسایتەکەیانە. لەم وێبسایتە سەرەتا لینکی ئەم وێبسایتە لەژێر ئەم ڤیدیۆ لە بەشی دسکریپشن دانم. اینجا هەنگاوی یەکەم چۆن دەست پێ یەکەین. یەکەم جار ئەچینە سەر بەشی ئیمی ئەکاونت. ئەمە بەشی ئیمی ئەکاونتە لێرە، ئەمە دابگرم. اینجا وەرە بەشی create an email account. ئیمێلەکەت لێرە داخل بکە بۆ ئەوی کۆدێکت بۆ بێت. اینجا کۆدەکە لە بەشی داهاتووی ئەم هەنگاوە داخلیەکەیت بۆ ئەوی بتوانی ئەکاونتێ دروست بکەیت. لەم بەشە ناوی خۆت وەکو ئەوەی کە لە پاسپۆرتەکەت نووسراوە، ناوی خۆت بنووسە لەگەڵ ژمارەی تەلەفۆنەکەت. لێرە پاسوۆردێک بۆ خۆت دابنێ بۆ ئەکاونتەکەت و وەڵامی سێ پرسیار هەڵبژێرە، لەلای خۆتەوەش بینووسە بۆ ئەوی بیرت نەچێت. اینجا دوای ئەوە ئەچیتە بەشی داهاتوو، هەنگاوی داهاتوو. بۆچی ئەتەوێ بڕۆی بۆ ئوسترالیا توورست ستریم دابگرە، واتە بۆ گەشتیاری یاخود سەردانی هاوڕێیەک یان سەردانی خێزان. ئەگەر بە گروپ تەقدیمەکەیت لەگەڵ خێزانەکەت ئەتوانی لێرە بەڵێ دابگری، ئەگەر سنگڵی و بە تەنیا تەقدیمەکەیت نەخێر دابگرە. لێرە زانیاریەکانی خۆت و زانیاری پاسپۆرتەکەت هەمووی بەڕێکی داخلەکەیت و لە بەشی ناشنال ئایدەنتیتی کارت بۆ ئێمە کارتی نیشتیمانیە، بەڵێدا ئەگریت و زانیاری کارتی نیشتیمانیەکەی خۆت داخلەکەیت. پەسیفیک ئوسترالیان کارت ئێمە ئەم جۆرە کارتەمان نییە، نەخێر دابگرە. و لێرە place of birth، ئەو شوێنەی لێی لەدایک بووی لەگەڵ وڵاتەکە، لەگەڵ ستاتەسەکەت، ئایا تۆ سنگڵی یان خێزانداری، یەکێ لەمانە هەڵبژێرە. ئەگە پێشتر ناوت هەبووە ناوێکی جیاوازت بەکارهێناوە لێرە ئاماژەی پێ بکە، و ئەگەر هەڵگری پاسپۆرتی وڵاتێکی تری ئەبێ لێرە ئاماژەی پێ بکەی. و جگەلەوە ئایا پێشتر سەفەری وڵاتی ئوسترالیات کردووە، ئایا پێشتر تەقدیمی ڤیزەی وڵاتی ئوسترالیات کردووە، لێرە وەڵامەکانی هەڵبژێرە. گرانت نمبەر ئێمە ئەمەمان نییە، نەخێر هەڵبژێرە بۆ ئێرە. other passports or documents for travel، ئەگەر تۆ هەر بەڵگەنامەیەکت هەیە کە ڕێگەت پێ ئایا سەفەر بکەیت جگە لە پاسپۆرتە عێراقیەکەت، ئاماژەی پێ بکە لەوانەیە travel دۆکیمەنتی وڵاتێکی ترت هەبێ، ئەگەر نا بەجێی پێلا هەر نووسە نەخێر. و بۆ health examination نەخێر دابگرە، چونکە تۆ ئەگەر تەقدیمی ڤیزەی ئوسترالیات نەکردووە مانای وایە پێشتر بە هیچ جۆرە راپۆرتی پزیشکیانی پشکنینی پزیشکیت نەکردووە. ئەنجا هاوڕێیان من لێرە زۆر بە خێرایی ئەمانە پڕەکەمەوە و ئەنجا ئەچینە بەشەکەی تر. هاوڕێیان لەم بەشە travelling companions، واتە ئەگەر کەسێک لەگەڵ سەفەرەکە یان نا. Are there any other persons travelling with the applicant to Australia؟ ئەگەر خێزانداری بەڵێ، ئەگەر خێزاندار نیت بە تەنیا تەقدیمەکەیت نەخێر دابگرە. ئێمە ئەم ئەپلیکیشنە وا دانین بۆ کەسێ سنگڵ تەقدیمیەکەی، نەخێر دائەگرین. اینجا کۆنتاکتی خۆت لەو شوێنەی کە لی ئەژی لە ئێستاە، کۆنتاکتی خۆتم زانیاریەکانت لەم بەشە داخلەکەیت. زۆر بەپەلە ئەم پەیجە پڕەکەمەوە ئەچینە بەشەکەی تر. لەم بەشە پرسیاری ئەوەت لێ ئەکات کە نزیکترین ئۆفیسی قونسوڵخانەی وڵاتی ئوسترالیا لەو شوێنەی کە تۆی لی نزیکترین شوێن کوێیە. بۆ ئێمە تورکیا یان ئەمانە. جۆردن هەڵبژێرن، ئەمان لەبەرەوەی لەوانەیە تۆزە قورس بێت بۆتان بڕۆنەوە وڵاتی تورکیا و هەندێک جار بێت کێشەتان بۆ دروستەکەن، باشترە جۆردن هەڵبژێرن. ئەگەر ئاسانە سەفەرکردن بۆ تۆ بۆ وڵاتی تورکیا،
پێشتر چوویتە هیچ کێشەت نەبووە توانی تورکیا هەڵبژێری. ئەمە ئادرێسی تۆیە لە کوردستان، بزەبت ئادرێسەکەت لەکوێیە لەکوێ ئەژیت و لەگەڵ ژمارەی تەلەفۆن. لەم بەشە تەنها خۆت بەرپرسیاری ئەپلیکیشنەکەی خۆتی، ئەگەر کۆمپانیا بۆ تەقدیمەکە توانی زانیاری کۆمپانیاکە بنووسی، بەڵام باشترە نەخێر دابگری بۆی هەر شتێک بێ بۆ خۆت بینێرن. هەر ئیمێڵێک، هەر شتێک ئەپدەیتێک لەسەر ئەپلیکیشنەکەت هەبێت یەکسەر بۆ ئیمێڵەکەی خۆت بڕوات، بۆیە نەخێر دابگرە. ئەڵێ چی؟ Does the applicant have any members of their family unit not traveling to Australia who are not Australian citizen or Australian permanent residents? Yes. ناوی ئەندامانی خێزانەکەت ئەنووسی کە نایەن لەگەڵت. نەک ئەوانەی کێن، ئەوانەی کە نایەن. خێزانەکەت مەبەستی دایک و باوک و خوشک و براکەتە، ئەگەر خێزانداری مەبەستی خێزانەکەت و مناڵەکانت. بۆیە بەڵێ دابگرە و ئەمە زۆر باشە کە ئەم زانیاریانەت لێ وەرەگرن بۆ ئەوی بزانن کە تۆ کەسێک هەیە لە کوردستان و ئەگەڕێیتەوە. لێرە ئاددا بگرە. ئیتر زانیاری ماڵەوەتان بزانە، خوشکت، برا، دایکت، باوکت هەموو زانیاریەکانیان داخل بکە و دوای بگەڕێرەوە پەیجەکەی پێشوو. هەر کاتێک کە نەکستت داگرت دوای ئەوی زانیاری خێزانەکەت کردەوە یەیتە ئەم بەشە. لێرە پێت ئەڵێ چەندێک لە وڵاتی ئوسترالیا ئەمێنیتەوە، بەروارەکەی بۆ نمونە مانگێکت داناوە، 2 هەفتەت داناوە، 3 هەفتەت داناوە لەوێ بیت، بەروارەکەی بنووسە و لێرە تۆ ئەڕۆی بۆ گەشتیاری، بۆیە بە هیچ جۆرێک نابێ بخوێنی و بۆ تنیە بخوێنی. Will the applicant undertake a course of study in Australia? نەخێر دابگرە. ئایا کەسێک هەیە لە ئوسترالیا پەیوەندی بتوانن پەیوەندی پێوە بکەن؟ ئەگەر کەسێک ئەناسی بەڵێ، ئەگەر نا بۆ ئەمە نەخێر دابگرە، لە بەرەوەی لەوانێ هاوڕۆشتت نەبێت لە وڵاتی ئوسترالیا، کێشە نابێت. لێرە باسی ئەزموونی کارکردنی خۆتەکەیت لە کوردستان. Employment status، ئایا ئێستا حالیان ئیشەکەی، ئیش ناکەی، یاخود قوتابی یان ئیشی سەربەخۆکەیت. لێرە ئێمە ئەنووسین employed یعنی ئیشەکەم، ئەگەر ئیشیش نەکەی کێشە نیە، هەرەتوانی ئەمە دابگری. ئەگەر ئیشەکەیت زانیاری ئەو شوێنێکی ئیشی لێکەیت. ئۆکیوپیشنەکەت چییە، ئیشەکەت چییە، ناوی کۆمپانیاکە، ناوی کەسێک کە لە کۆمپانیاکە ئیش بکە. مەرج نییە بەڕێوەبەرەکەت بێت، بەڵام باشترە بەڕێوەبەرەکەت بێت نەوەک ئیمێڵی بۆ بڕوە، ئادرێسی ئەو شوێنێکی ئیشی لێکەیت لەگەڵ ژمارەی تەلەفۆن کە هەموو ئەمانەت داخل کرد، ئەنجا نەکست دابگرە. لەم بەشە financial support، باری دارایی تۆ. Give details of how the applicant's stay in Australia will be funded. تۆ کێ پارەت ئاتە کە لە وڵاتی ئوسترالیا ئەمێنیتەوە. تۆ self-funded دا ئەگری، واتە من خۆم مەسروفاتی خۆمەکەم و کاتێک لە ئوسترالیام. ئەنجا ئەتوانی لێرە بنووسی ئەو مای سەرچاوەی داهاتەکەت یاخود ئەو پارەی کە ئیبێ لەگەڵ خۆت سەرچاوەکەی لەکوێوەیە. ئەتوانی چەند ڕستەیەک بنووسیت بۆی بزانن جگەلەوەی کە ئیشەکەی لەوانێت تۆ خۆت پارەت کۆ کرد بێتەوە. ئەتوانی ئاماژەی پێ بکەی یان بڵێ ماڵەوەمان یارمەتیم ئێن بەپێی باری دارایی خۆت و کێ یارمەتیتە، لێرە ئاماژەی پێکەی بە چەند ڕستەیەکی زۆر کورت. لەم بەشە وەکو تەقدیمی ڤیزەی هەر وڵاتێکی تر پرسیاری ئەوت لێکەن کە چ نەخۆشیەکت هەیە، ئایا پێویستی بە یارمەتیە، خاوەن پێداویستی تایبەتی، چ جۆرە نەخۆشیەکی زۆر ترسناکت هەیە، یان ئەو جۆرە نەخۆشیانی کە پێویستە ئاماژەی پێ بکەی پێشەوەی سەفەری وڵاتەکە بکەی. ئەم بەشە پڕ بکەرەوە و ئەنجا نێکست دابگرە. ئەم بەشە character declarationە، ئەگەر پێشتر هیچ کارێکی نایاسایی یاخود
تاوانبار کراوی یان هەر کەیسێکت هەیە لەگەڵ محکەمە ئاماژەی پێکەیت ئەگەر نا ئەمانە هەمووی نۆدا بگرە هەمووی بە نەخێر جواب بەرەوە. ئەگەر لە ئێستایا ڤیزەی هەر وڵاتێکی ترت هەیە بۆ نمونە ڤیزەی شنگنت هەیە هێشتا بەسەر نەچۆ ڤیزەی وڵاتی بەریتانیات هەیە ئەتوانی ئاماژەی پێ بکەیت کە ئەمەش ئەپلیکیشنەکەت باشترەکە بەهێزترەکە. ئەگەر هیچ ڤیزەیەکت نییە نەخێر پێشتر لە وڵاتی ئوسترالیا بوویتە و وڵاتەکەت بەجێ نەهێشتووە لەو ماوەی کە بۆ دیاری کراوە یان لە هەر وڵاتێکی تر نەخێر. ئەمە گرنگە. ئایا ڕەفزی ڤیزەی وڵاتێکی ترت هەیە؟ ئەگەر ڕەفزی ڤیزەی وڵاتێکی ترت هەیە ئەتوانی ئاماژەی پێ بکەی بڵێ لەبەر ئەم هۆکارە ڕەفزم وەرگرتو زۆر ئاساییە مانەوە نییە مش ڕەفزە بێ، بەڵام هەر باشترە بزانن نەوەک بڵێ بنەوەک بە دوواداچوونی بۆ بکەن و دەرچێتۆ ڕەفزی وڵاتی بۆ نمونە ئەمریکات هەیە یان کەنەدا یان وڵاتە ئەوروپیەکان، بۆیە باشترە لێرە ئاماژەی پێ بکەی ئەگەر ڕەفزی وڵاتێکی ترت هەیە. لێرە ئەمانە هەمووی بە بەڵێدا ئەگرین. لەم بەشە سکانی بەڵگەنامەکانت دائەنی. پاسپۆرت travel document پاسپۆرتەکەتە، national identity document other than passport کارتی نیشتیمانیە، evidence of the applicant's previous travel ئەگەر ڤیزەی هەر وڵاتێکت هەبووە ڤیزەی تورکیایە، ئێرانە، دەوڵەتە عەرەبیەکانە، شنگنە، بەریتانیا هەرکوێ سکانی ڤیزەکە ئەکەیت و لێرە دەیەنی. recommended ئەم بەشە family register and composition form کە تۆ ئەڵێی من لەگەڵ خێزانەکەم ئەڕۆم سەفەرەکەم یان لەگەڵ مناڵەکانم ئەبێ بەڵگەیەکت هەبێت کە ئەمە خێزانی تۆیە ئەوش مناڵەکە ئەوانەش لەگەڵتن مناڵی تۆن. ئیتر بزانە لە کوردستان چۆن ئەتوانی ئەو بەڵگەنامەیە بێنی. وابزانم ئەچی ئەگەر هەڵەنە بم پەنجەمۆر ئەکەی لەلای کاتب عەدل شتێک هەیە ئەبێ بیکەیت کە بیسەلمێنێ ئێوە سەربەیەک خێزانن. evidence of planned tourism activities in Australia ئەمە واتە گەشتەکەت پلانی گەشتەکەت چۆنە، ئەچی بۆ کوێ، داتناوە چی بکەیت، ئەو ئاکتیڤیتیانە چییە کە تۆ ئەیکەی لە ئوسترالیا بۆ نمونەڵێ ئەچم سەردانی ئەم شارە ئەکەم، ئەچم سیدنی ئەبینم، ئەچم چەند شوێنێک هەیە نەمبینیوە یان چەند مۆزەخانەیەک هەیە سەردانیانەکەم. ئیتر خۆت پلانێک بە خۆت دائەنی. لێرە evidence of the financial status and funding پشتگیری بانک و کەشفی حسابی بانکەکەت ئەهێنیت لە کوردستان بۆ لە 6 مانگ بۆ ساڵێک یان زیاتر، چەندێک کۆنتر بێ باشترە، هی ساڵێ 2 ساڵ بێنێ زۆر باشە. evidence of current employment or self-employment تۆ وتت من ئیشەکەم لەگەڵ ئەم کۆمپانیایە ئەبێ پشتگیری کار بێنی. ئەگەر پشتگیری کارت پێ نایەت بۆ نمونە تۆ خۆت ئیشی حڕ ئەکەی کاسبی ئەبێ کەسێ بدۆزیتەوە کە پشتگیریت بکە، ئیتر هاوڕێتە کۆمپانیایە کە ئەیناسی هەر کوێیەک بێت پشتگیری کاری لێبێنە بۆ ئەوەی ئەپلیکیشنەکەت بەهێز بێ و بتوانیت تقدیمی ڤیزەکەت بۆ بێتەوە. هەر کاتێ ئەمانەت هەمووی ئەپلۆد کرد next دا ئەگری کە نەکستت داگرت ئەدباتە بەشی پارەدان، پارەی ئەپلیکیشنەکەت ئەیت، دوای ئەوە زانیاریت پێ ئات کە لەکوێ پەنجەمۆر بکەیت. ئەم ڤیدیۆ زۆر دوور و درێژە بۆیە لە ڤیدیۆیەکی تر زۆر بە کورتی باسی ئەوە ئەکەم کە چۆن لە ڕێگەی VFS گلۆبەڵ کە لە هەولێریش هەیە چۆن بتوانیت مەوعەدی پەنجەمۆر وەربگری بۆ ڤیزەی وڵاتی ئوسترالیا. ئەمە تا ئێرە تەنها ئەوەیە کە چۆن خۆت تقدیم بکەیت و زانیاریەکانت دانیت، دوای ئەوە کە پارەکەتی ئەنجا پەنجەمۆر بە ڤیدیۆیەک زۆر بە کورتی بۆتان باسەکەم. ئەویش ئەو ڤیدیۆش لەوانێ بانیان دوو بەیانی داینێم. ئەنجا ئەگە هەر پرسیارێک هەیە لەسەر ڤیزەی وڵاتی ئوسترالیا لەژێر ئەم ڤیدیۆ بۆم بنووسە بۆ ئەوەی بتوانم وەڵامی پرسیارەکانتان